Hey, what's up guys? Welcome to Learn&Explore. من راستیم خوشحال بگرم الان ویدیو گینودا. ام ویدیو بەشی 13 لە 4000 essential English words. ام ویدیو لە 3 بەش پێک دێت. بەشی یەکەمان بریتە لە 20 وشە، بەشی دووەم چیرۆکێکە، بەشی سێم کە نازانم چەندێکتان تاوەکو سەیرەکەن کە ئەویش چەند پرسیارێکە لێتان دەکەم دەربارەی ئەو وشانەی کە فێر بووین. Let's get started. یەکەم وشە blood واتە خوێن. بۆ نمونە ئەڵێین I cut my finger and got blood on my shirt. I cut my finger and got blood on my shirt. واتە پەنجەم بڕی و خوێن کەوتە سەر تیشێرتەکەم. Blood بە مانای خوێندێت. وشەی دووەم burn واتە سوودتان. بۆ نمونە ئەڵێین I burned some wood in the campfire. I burned some wood in the campfire. واتە هەندێک تەختە یان دارم سووتاند لە کامفایرەکە. کامفایر مەبەست لە شوێنی ئاگرکردنەوەیە. وشەی سێیەم سێڵ بە مانای ژووری زیندانیت. ئەو ژوورانەی کە لە زیندانە هەیە پێیانەوترێت سێڵ. بۆ نمونە ئەڵێین The jail cell was very small. The jail cell was very small. واتە ژووری زیندانەکە زۆر بچووک بوو. jail واتە زیندان، cell واتە ژووری زیندان. وشەی چوارەم contain واتە لەخۆ ئەگرێت یان لە ناویایەتی. بۆ نمونە ئەڵێین The mailbox contained a letter. The mailbox واتە بۆکسی میلەکە یان بۆکسی نامە یان ئەو پۆستانەی کە بۆت دێت وەکو ئەو وێنەی کە لەسەر شاشەکە ئەیبینن ئەو پێوترێت mailbox contained a letter. نامەیەکی تیابوو. واتە نامەیەکم بۆ هاتبوو بۆکسەکە نامەیەکی تیابوو. contain بە مانای لەخۆ ئەگرێت یان تایەتی دێت. وشەی پێنجەم correct واتە ڕاست. بۆ نمونە ئەڵێین All of my answers on the test were correct. All of my answers on the test were correct. هەموو وەڵامەکانم لە تێستەکەیە یان لە ئیمتیحانەکەیە ڕاست بوون. correct واتە ڕاست. وشەی شەشەم crop واتە دەغڵودان یان دانەوێڵە. بۆ نمونە ئەڵێین Wheat is a crop that is made into bread. Wheat is a crop that is made into bread. واتە گەنم wheat واتە گەنم is a crop دانەوێڵەیەکە that is made into bread کە ئەکرێت بە نان. Wheat is a crop that is made into bread. Crop واتە دانەوێڵە. وشەی حەوتەم demand واتە داخوازی یان داوایەکە. بۆ نمونە ئەڵێین The workers demanded to be paid more money. The workers demanded to be paid more money. The workers واتە کرێکارەکان demanded داوایان ئەکرد یان داخوازیان ئەکرد to be paid more money بۆ ئەوەی پارەی زیاتریان پێ بدرێت. واتە داوای پارەی زیاتریان ئەکرد. وشەی هەشتەم equal واتە یەکسان. بۆ نمونە ئەڵێین Both students are equal in age. Both students هەردوو قوتابیەکە are equal in age. یەکسانن لە تەمەنە واتە هەردووکیان یەک تەمەنیان هەیە. وشەی دەیەم feed واتە خواردنی ئەیاتێ. بۆ نمونە ئەڵێین Mother feeds my baby brother every day. Mother feeds my baby brother every day. واتە دایکم خواردن ئەیە بە برا بچووکەکەم هەموو ڕۆژێک. وشەی دەیەم هاڵ واتە کون یان چاڵ. بۆ نمونە ئەڵێین The man was going to jump into the hole in the ice. The man was going to jump into the hole in the ice. واتە پیاوەکە خۆی هەڵ ئەیە ناو کوونەکە لە سەهۆڵەکەیە. واتە سەهۆڵێک هەبووە یان سەهۆڵبەندانێکە بۆ کوونێکی تیا بۆ ئەم پیاوە خۆی هەڵاوەتە ناوی. هاڵ بە مانای کون یان چاڵ دێت. وشەی یانزەیەم increase واتە زیادی ئەکات. بۆ نمونە ئەڵێین They've increased the price of gas by 15 cents. They've increased the price of gas by 15 cents. They've increased واتە زیادیان کرد the price of gas نرخی بنزین by 15 cents بە 15 سنت. واتە 15 سنت نرخی بنزین و گازیان زیاد کردووە. وشەی دوانزەیەم Lord
چەند مانایەکی هەیە مانایەکەمیان بە مانای خوا دێت بەڵام مانایەکی تریشی هەیە ئەوەیە کە ئاغا یان سەرگەورەی گوندێک یان کۆمەڵێک ئەماش پێوترێت لۆرد بۆ نمونە ئەڵێن The Lord of the town was not kind. The Lord of the town was not kind. واتە سەرگەورەی لادێکە یان شارۆچکەکە was not kind. میهرەبان نەبوو. Lord بە مانای خوا یان ئاغا یان سەرگەورەی کۆمەڵێک دێت. وشەی سیانزەیەم ئەو واتە قەرزاریەتی قەرزاری کەسێکە بۆ نمونە ئەڵێن I owed him $20 so I paid him back. I owed him $20 واتە $20 قەرزار بووم so I paid him back. بۆیە یامەوە یان پارەکەم بۆ گێڕایەوە. ئەو بە مانای قەرزار دێت. وشەی چواردەیەم position بە مانای شوێن دێت هەروەها بە مانای شێوازی دانانی شتێکێت یان چۆنێتی وەستانی شتێکێت بۆ نمونە ئەڵێن How can you sit in that position? How can you sit in that position? واتە چۆن ئەتوانی بەو شێوەیە دانیشیت. Position بە مانای شێوازی دانان یان شوێن دێت. وشەی پانزەیەم raise واتە بەرزکردنەوە بۆ نمونە ئەڵێن We had to work together to raise that piece. We had to work together to raise that piece. واتە ئەبوایە پێکەوە ئیش بکەین to raise that piece بۆ ئەوەی کە ئەو پارچەیە بەرزکەینەوە واتە ئەبوایە پێکەوە هاوکاری یەکتری بکەین یان پێکەوە لە هەمان کاتا ئیش بکەین بۆ ئەوەی ئەو پارچەیە بەرزکەینەوە. raise بە مانای بەرزکردنەوە دێت. وشەی شانزەیەم responsible واتە بەرپرسیار بۆ نمونە ئەڵێن I try to be responsible and save money. I try to be responsible and save money. واتە هەوڵ ئەم کە خۆم بە بەرپرسیار بزانم و پارە پاشەکەوت بکەم. Responsible واتە بەرپرسیار یان خۆی بە بەرپرسیار ئەزانێت and save بە مانای پاشەکەوت دێت لێرە. وشەی حەڤەیەم sight واتە دیمەن بۆ نمونە ئەڵێن I saw the pyramids of Egypt. What a sight! I saw the pyramids of Egypt. واتە هەڕەمەکانی میسرم بینی. What a sight! چ دیمەنێکە. وشەی هەژدەیەم spot بە هەمان شێوە بە مانای شوێن دێت. بۆ نمونە ئەڵێن The kitchen is a good spot to eat meals. The kitchen is a good spot واتە چێشتخانە شوێنێکی باشە to eat meals بۆ نان خواردن واتە شوێنێکی گونجاوە بۆ نان خواردن. وشەی نۆزدەیەم structure واتە بینا یان دروستکراو بۆ نمونە ئەڵێن They just built a beautiful new structure downtown. They just built a beautiful new structure downtown. واتە لە ناوجەرگەی شارە بینایەکی جوانی نوێیان دروست کرد. structure بە مانای بینا دێت لێرە. وشەی کۆتایی hall بە مانای تەواو دێت. بۆ نمونە ئەڵێن I ate the whole pie. We don't have any more. I ate the whole pie. واتە هەموو کولێرە بە قیمەکەم خوارد. Whole واتە هەموو. Pie بە مانای کولێرە بە قیمەت. We don't have any more. هیچی ترمان نەماوە. بەشی دووەم چیرۆک. لەم بەشەیە ئەو 26 کە پێشتر خوێندمان لە چیرۆکێکا بەکارهێنین. Let's get started. The farmer and the cats. Arthur was a responsible farmer and Maria was a nice lady. But they were poor. They owed the town lord money for their land. One summer, their farm burned. One structure caught fire and most of the animals ran away. Only the cats stayed. So Arthur and Maria had to bring in their crops without an animal's help. On a fall day, the Lord demanded his money. Arthur asked if the Lord could wait until he brought in his crops. The Lord was angry. He raised his hands high and yelled, "Pay me by the end of this week. If you don't, I'll increase the money you have to pay. I might put you in a jail cell." So Arthur and Mary worked until there was blood on their hands. They finished 4 lines of corn and went to bed. But the next morning,
8 lines were finished. Maria, didn't we stop in this spot here? Arthur asked. Yes, that's correct. And the tools were in a different position too, Maria said. They were surprised and happy. That day, they worked hard and finished 5 lines. But in the morning, 10 lines were done. Each day, they did a lot of work. Each night, someone else did an equal amount of work. In a week, the whole field was finished. Tomorrow, I'll sell the crops and pay the Lord, Arthur said. But that morning, the crops were gone. A bag was in the middle of the field. It contained money. Maria, let's see who has helped us work. Through a hole in the wall, they saw a funny sight. The cats were dancing in the field and eating corn. Now Arthur knew what had happened. The cats had worked at night. After that, Arthur was very nice to his cats and fed them lots of corn. The Farmer and the Cats. Jutiarako Pshilakan. Arthur was a responsible farmer and Maria was a nice lady. Arthur was a responsible farmer and Maria was a nice lady. Wata Arthur جوتیارێکی بەرپرسیار بوو واتە خۆی بە بەرپرسیار ئەزانی. And Maria was a nice lady. و ماریاش خاتونێکی باش بوو. But they were poor. بەڵام ئەوان هەژار بوون. They owed the town lord money for their land. واتە قەرزاری گەورەی لادێکە بوون واتە ئاغای لادێکە بۆ ئەو زەویەی کە هەیان بوو واتە لەوانێ ئەم زەویەی کە هەیانە بە قەرز کڕی بێتیانیان یان شتێکی لەو بابەتە. One summer, their farm burned. One summer, واتە هاوینێک their farm burned. کێڵگەکەیان سووتا. One structure caught fire and most of the animals ran away. One structure caught fire, بینایەک ئاگری کرد and most of the animals ran away. و زۆربەی گیاندارەکانیش ڕایان کرد. Only the cats stayed. تەنها پشیلەکانمانەوە. So Arthur and Maria had to bring in their crops without an animal's help. Boya, Arthur and Maria had to bring in their crops. Aboya, خویان دانەوێڵەکەیان بهێنن without an animal's help. بەبێ یارمەتی هیچ گیاندارێک. On a fall day, the Lord demanded his money. On a fall day, واتە لە ڕۆژێکی پاییزە, the Lord demanded his money. گەورەکە گەورەی لادێکە یان گەورەی شارۆچکەکە داوای پارەکەی کرد. Arthur asked if the Lord could wait until he brought in his crops. Arthur داوای کرد کە ئەگەر گەورەی لادێکە بتوانێت چاوەڕێیان بکات هەتاوەکو دانەوێڵەکانی پێئەگات. The Lord was angry. واتە گەورەی لادێکە تووڕە بوو. He raised his hands high and yelled. دەستی بەرز کردەوە و هاواری کرد. Pay me by the end of this week. تاوەکو کۆتایی ئەم هەفتەیە پارەکەم بەرەوە. If you don't, واتە ئەگەر نەیەیتەوە ئەگەر پارەکەم نەیەیتەوە, I will increase the money you have to pay. ئەو پارەیە زیا ئەکەم کە ئەبێ بمەیتەوە. I might put you in a jail cell. لەوانەیە بتخەمە ژوورێکی زیندانیشەوە. So Arthur and Maria worked until there was blood on their hands. واتە Arthur و Maria ئیشیان کرد هەتاوەکو خوێن لە دەستیان هات. مەبەستەوەیە کە زۆر ئیشیان کردەوە. They finished 4 lines of corn and went to bed. 4 ریزی گەلمەشامیان تەواو کرد و ڕۆشتن بۆ خەوتن. واتە 4 ریزیان تەواو کردو 4 ریزیان کێڵاوە و ئامادەیان کردووە و دوای ڕۆشتون بنون. But the next morning, 8 lines were finished. بەڵام ڕۆژی دواتر یان بەیانی دواتر 8 lines were finished. 8 ریز تەواو کرابوو. Maria, didn't we stop in this spot here? Arthur asked. Arthur پرسیاری لە ماریا کردووتی ماریا, didn't we stop in this spot here? باشە ئێمە لەم شوێنەیان نەوەستاین? Yes, that's correct. ڕاستە وایە. And the tools were in a different position too. و هەروەها ئامێرەکانیش لە شوێنێکی ترا بوون. واتە ئەو ئامێرانەی کە زەویەکەیان پێکێڵاوە لە شوێنێکی ترا ئەماندایانەوە بەڵام کە بەیانی هەستاون لە شوێنێکی ترا بوون. Maria said. ماریا ئەم قسەی کرد. They were surprised and happy. سەریان سوڕما بوو دڵخۆش بوون.
That day they worked hard and finished 5 lines. That day ئەو ڕۆژە they worked hard and finished 5 lines. زۆر خۆیان هیلا کرد و 5 خەتیان تەواو کرد. But in the morning 10 lines were done. بەڵام لە بەیانیەکەیە 10 lines were done. دەڕیز تەواو کرابوو. Each day they did a lot of work. هەموو ڕۆژێک ئیشێکی زۆریان دەکرد. Each night someone else did an equal amount of work. هەموو شەوێک کەسێکی تر هەمان ئیشی ئەمانی ئەکردەوە. بۆ نمونە ئەمان ئەگەر 5 خەتیان بکردایە ئەو کەسە بەشەوە 5 خەتی تری بۆ ئەکردن. In a week the whole field was finished. لە هەفتەیەکە the whole field was finished. هەموو کێڵگەکە تەواو کرا. Tomorrow I'll sell the crops and pay the Lord, Arthur said. Arthur وتی Tomorrow I'll sell the crops and pay the Lord. سبەینە دانەوێڵەکە ئەفرۆشم و پارەکە ئەیەمەوە بە گەورەی گوندەکە. But that morning the crops were gone. بەڵام ئەو بەیانیە دانەوێڵەکان هەمویان نەمابوون. A bag was in the middle of the field. جانتایەک لە ناوەڕاستی کێڵگەکەیە بوو. It contained money. پارەی تێدا بوو. Maria, let's see who's helped us work. Maria, بابزانین کێ یارمەتیاوین بۆ ئەم ئیشە. Through a hole in the wall they saw a funny sight. Through a hole in the wall لە کونێکی دیوارەکەوە they saw a funny sight. دیمەنێکی پێکەنیناویان بینی. The cats were dancing in the field and eating corn. پشیلەکان سەمایان ئەکرد لە کێڵگەکەیە و گەنمەشامیان ئەخوارد. Now Arthur knew what had happened. ئێستا Arthur زانی کە چی ڕوویاوە. The cats had worked at night. پشیلەکان بەشەوە ئیشیان کردبوو. After that, Arthur was very nice to his cats and fed them lots of corn. دوای ئەوە, after that, Arthur was very nice to his cats. Arthur لەگەڵ پشیلەکانیان زۆر باش بوو and fed them lots of corn. و گەنمەشامێکی زۆری یاپەیان. بەشی سێم پرسیار. لەم بەشەیە 5 پرسیارتان لێ یەکەم کە هەرێکیان بۆشایەکی تایە و بە یەکێک لەم وشانەی سەرەوە پڕی بکەنەوە. Number 1. I left my coat in the da-da-da-da-da by the window. Number 2. The poor man had no money to da-da-da-da his family. Number 3. The robber was locked in a da-da-da-da for a year. Number 4. Did you read that da-da-da-da book or just part of it? Number 5. If I get the answers da-da-da-da, I'll pass the test. بەم شێوەیە ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکە نامەدە بوو لایکی بکەن بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدلیشتانە بوو یەک دیسلایک بکەن بۆ چۆن تا ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تا وەک ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.